964 ڕۆژە 964 کارە ڕاستەکەی میدیا دەکات. سڵاوتان لەبێت. کەلار یەکێکە لە شارە سەوزەکانی کوردستان. لە مەودواش سەوزکردنی زیاتر دەبێت بە ئیجباری و ماڵ و دوکان و شوێن نامێنێت دار نەچێن و خزمەتی نەکەن. ئێستا بە بڕیارێک دەیانەوێت کوچە و کۆڵانی شار سەوزتر بکەن. ئەنجومەنی شارەوانی کەلار بڕیاریدا. لە مەودوا بۆ سەوزکردنی شارەکەیان سەرجەم دوکانداران و ماڵانی ناو شاری کەلار درەختێک لە بەردەم ماڵ و ملکەکانیان بڕوێنن. جاهار ئەوە نییە و دەبێت درەختەکە بەژن و باڵای مەتر و نیوێک کەمتر نەبێت و ئەرکی ئەودان و پاراستنیشی لە ئەستۆ بگرن. شارەوانی بەپی بڕیارەکە هۆشداری داوە. هەر کەسێک پابەند نەبێت بە بڕی 150,000 دینار غەرامە دەکرێت. خۆ ئەگەر هاوڵاتێک یان کۆمپانیایەک یان دوکاندارێکی کەلار هەڵسێت بە بڕین یا پاچەکردنی درەختەکانی ناو شار و ڕەزامەندی شارەوانی وەرنەگرت بێت لە 100,000 تاکو 2 ملیۆن دینار غەرامە دەکرێت. لەگەڵ بوون بە پارێزگای هەڵەبجە شارەکە تا دێت گەشە دەکات و ئیتر زانکۆکەشی پزیشک بەرهەم دەهێنێت. ئێستا زانکۆی هەڵەبجە بوو بە خاوەن کۆلێژی پزیشکی و لە ئەمڕۆوە بۆ ماوەی 3 ڕۆژ فۆرمی کۆلێژەکە دابەش دەکرێت. خوێندکاران لە هەموو شارەکانەوە دەتوانن کێبڕکێ بکەن بۆ بەدەستهێنانی کورسیەکان. فەرمان عەبدوڕەحمان بەڕێوەبەری تۆماری گشتی لە زانکۆی هەڵەبجە بە 964 وت ئەو خوێندکارانەی کە کۆنمرەیان سەر و 93 دەتوانن فۆرم بڕبکەنەوە و بچنە پێشبڕکێی وەرگرتنەوە. وتیشی هەلی زیاتر بۆ ئەو خوێندکارانەیە کە کۆنمرەیان بەرزترە و بە پێی سیستەمی وەزارەتی خوێندنی باڵا ئەو نمرەیە دانراوە. کار لەوە ناکات کە نمرەی بەشەکەت دابەزێنیت. قوتابی وایە تازە چۆتە ناو پرۆسەی خوێندن. خۆی کێشی 7 کیلۆیە بەڵام 5 کیلۆ کتێب و دەفتەر بەشانیەتی و ڕۆژانە ڕێگە دەبڕێ بۆ ئەوی بگاتە قوتابخانەکەی. زۆر جاریش دایک و باوکیان جانتاکەی بۆ هەڵدەگرن. قوتابیانی پۆلیەکی بنەڕەتی قورسی کێشی جانتاکانیان ماندووی کردوون و بەشێک لە قوتابخانەکانیش بەهۆی ئەوەی جەدۆلی ڕۆژانەیان بۆ قوتابیان دانەناوە ناچارن هەموو کتێبەکان لەگەڵ خۆیان بەرن بۆ قوتابخانە. بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە دەڵێت بۆ کەمکردنەوەی گشتی کێشی جانتاکانیان گشتاندن بۆ سەرجەم پەروەردەکانی هەرێم کراوە. نابێ هیچ مامۆستایەک دەفتەر بە قوتابی پۆلیەکی بنەڕەتی دابنێت چونکە لە ناو پەرتوکەکەی کە هەیەە لە بری دەفتەرەکانیان کوڕاسەی فێرکاریان بۆ دانراوە. مەیلی یەکێکە لە قوتابیانی پۆلی یەک و پەیامنەری 964 جانتاکەی لەسەر شانی دانا و کێشای تەماشا دەکات 5 کیلۆیە و کتە جوانەکە خۆشی 7 کیلۆ. ئەمان ئەم ماوەیە نەچن بە دەوری مریشکی زیندوی مووسڵ و نەیخۆن. پەتانەگریسەکەی ئەنفلۆنزای باڵندا دیسان لەوێ سەری هەڵداوەتەوە و وا مریشک و پەلەوەرەکان قڕ دەکات. پارێزگای مووسڵ بە فەرمی تۆمارکردنی ئەنفلۆنزای باڵندەی ڕاگەیاند. وەک ئامادەکارێکیش بۆ بەرگریکردن لەو نەخۆشیە ناوەندی تەندروستیەکانی پارێزگای کەرکووک کەوتنە خۆیان و دەستیان بەڕێکارە تەندروستیەکان کرد. هەر ئەوەنا بە بڕیار نابێت یەک مریشکی مووسڵ بێتە هەرێمی کوردستان. هەی بە ئەکرەم بەرپرسی ڕاگەیاندنی نەخۆشخانەی ڤێتەنەری کەرکووک بە 964 وت چونکە نەخۆشیەکە بڵاو بۆتەوە بەپێی ئەو نووسراوی کە وەزارەتی کوشتتوکاڵی عێراق بۆی ناردوون مریشکی زیندوی مووسڵ نەک بۆ کەرکووک بەڵکو بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان و عێراق قەدەغە کرا تا ئەو کاتەی کەرەنتینە لەسەر ئەو پارێزگایە هەڵدەگیرێت. ئەمەوە تانبیر بێنمەوە کە ئەمڕۆ 964 ڕۆژە 964 دامەزراوە و وەک میدیایەکی سەنگین و سەرڕاست هەواڵی کوچە و کۆڵان بەو پەڕی ڕازگۆیی و بەبێ خەوش و بەبێ فەوزا بڵاوە کاتەوە. 964 ڕۆژە ئەوەی سەلماندووە کە لێرە و لە هەموو شوێنێک وجودی هەیە و بە گەورەترین و متمانە پێکراوترین تۆڕی هەواڵی ناوخۆیی دادەنرێت. تا ئێستا متمانەی نەدۆڕاندووە. لەمە دواش بەو پەڕی بەرپرسیارەتی و متمانەوە هەواڵ و ڕووماڵی ڕووداوەکانتان بۆ دەکەین. بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماپەڕی 964 ئەویش ئەوەیە کە وەجبەی سێمی نەخۆشانی تالاسیما ڕەوانی دەرەوەکران. ئەمڕۆ کاروانی سێمی ئەو نەخۆشانی کە نەخۆشی تالاسیمایان هەیە لە فڕۆکەخانەی هەولێرەوە ڕەوانی دەرەوەی وڵاتکران بۆ وەرگرتنی چارەسەر یاخود بۆ نەشتەرگەری چاندنەوەی مۆخ خۆیان و هاوڵەکانیان کە ژمارەیان 48 کەسە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانەوە بەڕێکراون بۆ دەرەوەی وڵات. ئەمە وەجبەی سێمیانە لە ئێستادا تەنها وەجبەی چوارەمیان ماوە کە ئەوانیش 60 کەسن. ئەم 60 کەسەش لە وەجبەی چوارەما ڕەوانەی دەروی وڵاتەکرێن بۆ ئەوەی کە چارەسەر وەربگرن بۆ نەخۆشی تالاسیما. ئەم 60 کەسە ئەو کەسانن کە نەخۆشیان هەیە لەگەڵ هاوڵەکانیان لەگەڵ ئەو کەسانی کە مۆخەکانیان پێدەبەخشن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.